سڵاوتان لێبێت ئەم دوو گوڵە لە لای خۆم ئەمە لێوانە ئەمەشیان هاکانە لێوان هێمن و هاکان هێمن دایکیان لە پشتی کامێرەکە وەستاوە خات و پەرژین بە سوپاسەوە چەند ساڵی متابعی مناڵەکانتانەکەین هاکان ئێستا تەمەنی 6 ساڵە یعنی 5 ساڵ و 3 مانگەوێ لای جەنابتە نەخۆشی جەنابتە لێوانیش تەمەنی 13 ساڵە 10 ساڵە نەخۆشی جەنابتە جەنابی ئەمان هیچیان عملاتمان بۆ نەکردووە نییە با لە حاڵەتی هاکانەوە دەست پێ بکەین هاکان هەروەمان کردەوەی دانەکانی پارێزین لە کلۆر بوونەوە نییە ئەوەی کە ئافەرمی 5 ساڵ و چەند مانگە 5 ساڵ و 3 مانگە لە نۆمانیەوە لە بەردەستی جەنابی ئەو ڕێنمانی کە پێمان داون بۆتە هۆی ئەوەی کە ئامانجەکە پیکێت و بیان پارێزە لە کلۆر بوون لەخوا بەزابێ ئەی لێوان خان باسی لێوانم بۆ بکە لێوان خۆی هەرکە لەدایک بوو دوای کەدانی هات تۆزی مشکلیدانی هەبوو دانەکانی زەعیف بوو زوو ئەپوکایەوە کلۆر بوونی زۆر بوو بەڵام دەستی جەنابەت خۆش بێت زۆر خەریک بووی لەگەڵ یان تا ئەم دەقەیە لە خۆڵ زیابێ ئێستا ئەوانەی کە هەمووی کەوتن و ئەوشی کە هاتوتەوە هەمووی لەژێر دەستی جەنابتە زۆر بەجوانین وەزائیدەن ئەو فلورایدی کە هەموو 4 مانجارێ متابعمان هەیە ئێستا دانەکانی بێ ئایبە لێوان تو باڵەکە هەرەوە بەرز بوو یا تازە بەرز بووە چەنێکە بوو لێوان یەکەم جارکە هاوڵاو 2 ساڵ و نیو باشە ئێستا زۆر بسکۆلە بخوانێ ڕێهاکانیش ماشەڵا گەورە بووە حەزەکە پسەرێ و کەم زۆر کە زەنە پسەلە دکتۆر تۆ دکتۆری مناڵی هەرچەند نازەم لێەوە دیارەیان نووسراوە کلینیکی هەڵگورت بۆ جوانکاری و چارەسەریدان گەورە و مناڵ من جگە لە هاکان و لە لێوان ئیش بۆ خۆشتانەکەم وانە من و باوکیشی بە هەمان شێوە باوکیان هەموو جارێک چوار باهێنێ دەڵێ بە جوملەی ئیشتان بەڵێ خۆشمانە نەخۆشی جەنابتی لەخوا هەموو ئیشەکانمان لای تۆ بووە هەموو ئەو شتان ئیشانەشی کە بۆ کردوین تا ئێستا بێکێشێ الحەمدولله پامەکەم لێرە ئەمەیە ئەگەر مناڵێکتان هەبوو بە پچوشی بینیمان وەکو کاکە هاکان پشتیوان بەخوا و بە گوێگرتن لە ئامۆژگارەکانمان توانین بیپارێزین لە کلۆر بوون خۆ گردانەکانی خراپ بوو ئەتوانین بە متابعە وەکو دادەلێوان بیپارێزین لە کلۆر بوون و چارەسەریان بۆ بکەین و چارەسەری خۆشتان وەکو گەورە ئینشاڵڵا لێرە بەردەستە ڕێز و حرمەتی تووەڵ ساڵح جاف لە شاری سلێمانی و کاکە هاکان و لێوان خانێکی بای باشیان بۆ بکەن ئەربژین سپاس